لە پاش ناوبڕەکەەوە جارێک سلااوان لێبێت ئێمە بەرداوامین لە بەرنمەکەمان ئەڵێن لە ئەوروپایە هەرچەنە خۆیان کە بەرهەمێنەری تەکنۆلۆژیان بەڵام ئەوانی تەمەڵ نەکردووە هەموو شتێوەک پێی کاتە لەوێ ئەگەر کوردەکانی ئێمە لەوێ هەر ئیشێ بکەن ئامادەن بەڵام کاتێک کە ئەگەڕێنەوە بۆ وڵاتی خۆمان ئامادەنین ئەو کارە بکەین ئەمەش جۆرێکە لە تەمەڵی ئێمە هەر کەوتمان لە پاش ناوبڕەکەەوە جارێک سلااوان لێبێت وتم لە ئەوروپا ئەگە هەر ئیشە بکەین ئامادین بەڵام لێرە نا ئەو ئامادیمانتیانە کەسێک لەو لاوەتی بالفعل وایە بۆ وایە ئەوەی ڕاستی بێت لەوێ ئیش عیب نییە هەر ئیشێ بکەی جێگەی فەخر و شانازیە بە عراقینەوە لێرەش هەروە هەمان شێوە من ئەتوانم بڵم لێرە ئیش جێی فەخر و شانازیە لە هەر شوێنە بیکەیت بەڵام لەوێ ئەبینیت ینی فەرق نییە لە بینی هیچ ئینسانێکە فەرق نییە لێرە ئەبینی فەرق زۆرە فەرق لە بینی مرۆڤەکانە زۆرە ئەبینیت مەسەن گەنجێک ئاخر مۆدی ساری پێ و تۆیش لە ناخەوە بۆ خۆ دڵت دامێنێ کە بڕۆی لە مەتامێکا ئیشکی بەڵام لەوێ هەموو ئینسانەکان وەکو یەکەژین فەرق نییە لە بینی هیچ کەسێکە زۆر خۆم شخصی خۆم لەوەتی لێرم تەمەڵ بوو کە لە ئەوروپا بووی تەمەڵ نەبووی لێرە چی تەمەڵی کردی؟ هیچ تەمەڵ نەبووم بەس ئێستا تەمەڵ بووم چی لێرە وای لێکردی تەمەڵ بیت؟ وڵا زۆر شت من خۆم شخصی خۆم مناڵ تەمەڵی کردم ئەگە بێتەوە بۆ ئەوروپا هەستەکەی چالاکە بیتەوە طبعا لەبەرەوەی مناڵ لەوێ شتێکی تری هەیە پێنج بڵێن لایینە لە تا تقریبان دوونی و لە مەکتەبە لە دوای فریتیز دەست پێگا شوێنێکە بۆ کەسانی کە ئەو ژن و پیاوانی بڵێن ئەو باوکو دایکانەی کە دەوامیانە ئیژەکەن شتێک مناڵەکان هەر لەو مەکتەبە شوێنێکی تایبەتە مەشغولیانەکەن دووسێ مامۆستا بە دیار بەزەوەی پارەیەکی بەسی دەیت ئاگای لێبێ لەبەرەوە ژنەکە تەمەڵ نابێ ئیژەکات بەیانی 20 دقیقە لە پێش بنەوەڕۆ ئێمە مستەهلیشین ئێمە زۆر مستەهلیشین گەورەترین میلەتی مستەهلی ئێمە ئێمە لە ئەوروپاشە تەمەڵترین میلەت ئێمە بەرەوەی قیمەتی نییە ژیانمان نییە ئەمەکەی ژیانەمەیتیان ئێمە هەر تەمەڵ بووین لەبەرەوەی هیچ قرارێ بەدەست خۆمان نییە هیچ قرارێ بەدەست خۆمان نەخێر کی قرارەکەی دەست خۆمان باوەڕ ناکەم قەت بکەوێت تۆ سەعاتێ داناوە لە دوکانەکەتا تا چەندێک هەستێکی خەڵک یە بۆ سەعات کڕین وڵی بەبێ پێویست زۆر بۆ جوانی کەنە دەستیانە تا زیاتر مۆبایل دوو مقابلی تایە ئیش ناکەوە کەچی لە دەست بۆچی گرنگی ناین بکات تۆ سەعاتیش کردو دەست بەڵێ وەڵایی نازانم ئەوانەی کە دایرەکەن کە دەوامیان هەیە بە شتێکەوە پێوەستن ینی کاتیان لە زەڕورترە بەز هەیە خەڵکمان هەیە زۆر بەتاڵە کە بەتاڵ بێ زۆر گوێنایەتەکات حەزەکە کات بکوژەی تر پێویستی بە سەعات ژەرنی ئێستا هەموو قەناتەیە تااقەتمان نییە جاری وایە بۆ نڵی سری و بەرنامێت کە ئەڵێ نەوەڵا بۆ بەخوا تااقەتم نەبوو کاتم نەبوو بۆ تەمبەڵ بووین ئێمە وەڵی هۆکاری تێربوون و خواردن و وەرزش نەکردن و شتانێ هەمووی سەبەکەیرە شتێ باشە خۆ لە ئەوروپا مەسەن تەکنۆلۆژیایەکی زۆر پێشکەوتوتر لە ئێمەیە ئەوان دروستیان کرد بەڵام ئێمەی تەمەڵ کرد ئێمەی تەمەڵ کرد لەبەرەوەیان ئەزان شێوازی بەکارێنەکەیان فەرقیە لەگەڵ ئێمە ئەمجا کارکردنی ئەوان لەگەڵ ئێمە فەرقیە ئیسە من دوکانارم سەعات 10 و 11 لەسم لەخەو بەس لایوانەوە نییە هەر لە هەج ئیشێ بکە خۆی خاوەنیش بێ لە شوێنە مۆزەف بێ کار بکە بێ حەوت و هەشت و بەپێی مەوعید دەبێشی خۆی کات هەستەکەی ئێمە تەمەڵ بووین باڵێ بۆچی تەمەڵ بووین والله بحكم موبايل يعني رحم نما يعني مثلا بێزگە لە موبایل بۆ نمونە تۆ لە ماڵ دانیشتووی تو ئەو خوایە خۆت کۆنتترۆلەکە هەڵک دەستی تێیان بۆ تێن و پێشیان هەڵی بیگۆڕە والله زۆر والله زۆر جار بۆ مێنن بۆ تااقەتیشمان نەماوەتەنان دەست بێنە کۆنتترۆڵێکی والله بەعام وایلاتوە کە یەکێک لە ماڵە بۆ نمونە باوکت پێتەڵێ ئەو تەلەڤیزیۆنە بگۆڕە کۆنتترۆڵەکەی بۆ بیان خۆی هەڵەسێ بۆ کۆنتترۆڵەکە من کۆنتترۆڵەکەی بۆچی تەمەڵ بووین ئەوە تا تەنانەت کوڕەکەشە کۆنتترۆڵەکە و بۆ ئێنێت خۆش تااقەتی نییە بیگۆڕی ئەڵی بۆشم گۆڕن واللهی بێتاقەتیە زۆر جار لە ماڵەوە ینی ئێمە چی وای لێکردین تەمەڵ بووین بێتاقەت بین واللهی ینی ئیشوکاری دەرەوە ینی زۆر کزە ینی ئیشوکارمان کزە دیارمە مێشکمان وەلای بوونە ینی منەی ئەوەکەم بژێنی ژیانەوە ینی هەوڵ بدەین و مێشکمان بۆ سەرقاڵە زیاتر لەم دنیای ئێمە لە هەموو شوێنەکە بێتەوە هەوڵ بی بژیت پارە پایەکی بەڵام ئەوانی تەمەڵ نەکردووە بەڵام ئێمە لەگەڵ ئەوەی کە ئیشیش نییە لەگەڵ ئەوەش هەوڵ ناین و تەمەڵیشین ئەخر زیاتر حکومت ینی حکومت گرنگیمان پێ نادا بە ژیانمان بە بایەخمان مەسەن شوێنێک ماوە بۆ فەراغ بکا کەوا بڕۆن
مەسان بڕۆین کاتە فەراخەکانمان لەوێ بەسەر برن ئایا بە شتێک وەکەوا فێری علمێک بین فێری زانیاریەک بین فێری معلوماتی شتێک بین ئەوەیە تەمەڵین لەوەی کە لەوە ناکە ئیشمان دەست نەکەوێت و بە زۆر بمانەیە خۆمان بستەپێنی بەسەر ئیشەکە ڕاستە زۆربەی گەنجەکانی ئێمە لەگەڵ ڕێزمە بۆ نمونە کە کاتێ تەخەڕوجەکەنی ئیشەشان دەست ناکەوێت حکوومەت تاعینیان ناکات بژی ژیانیان باش نییە بەڵام لەگەڵ ئەوشە تەمەڵێکی تر دایگرتوین بۆ نمونە لە ماڵەوەی تۆ سەری تەلەڤیزیۆنەکەی تااقەت نییە خۆش کۆنتۆڵەکە بگری بەدەستەوە بێشێکەڵی بۆم گۆڕە هەز ناکە ئێمە هەر تەمەڵی دایگرتوین خۆی لە ڕاستیە خەتای حکوومەت نییە لەوێ لە ئەوروپاش مەکتەبە هەیە مەکتەبە العمل با بڵین من لە وڵندا ژیم پێڵێن ئاوزن بیرۆ ئاوزن بیرۆ ئەچیت دکتۆرە هەتا خرێجی کولێی هەندەسەیە کولێی تۆبە هەر ینی شادەیەکی هەیە ئەچێت ناوی خۆی لەو مەکتەب ئەمەلە نووسێت یا ئەچێتە خەستەخانەکان ناوی دکتۆرەکە چێ ناوی خۆی ئەنووسێت ئەو خەستەخانە پێویستی بەو اختصاسە بوو طبعاً کە ئەڕوا فۆرمێک پڕکاتەوە فۆرمەکە لە فۆرمەکە هەموو عینوان و ناوی خۆی و تەلەفۆن و ئەدرەسی خۆی ئەنووسێت هەر کاتێ پێویستیان بەو دکتۆرە بوو ئەو کاتە پەیوەندی پێوەکەن یعنی کە خەڵکە خۆی ئەگەڕێ بۆ ئیش حکوومەت تاعینی ناکات باشە ئەستەکی مەسن لێرە شوێنێکی وایە کە خەڵک بڕوانایی خۆی بنووسێت لە شوێنێک بڵێ کاک هەر کاتێک کە پێویستان بە من بوو ئەوە من ئامادەم نەخێر تا ئێستا کۆمەلگای ئێمە نەگەشتوێتە ئەوە ئێمە لە پڕێکم تەکنەلۆژیای باڵی شەشە بەسەرمانە بۆیە تەمەڵی کردی بۆیە تەماڵیکردن دەستکەوتی خۆشمان نەبوو باکسێت تەماڵن نایە ینی یانەوێ هەمووی تاعین بێت ئەوێ هەمووی ئیشی ینی خۆی نییە کە تاعین بێت خەینا چەند ساڵ ڕەنجەیەت و چەند ساڵ مەسەن لەسەر دەردی ئەو سامان و لەسەر تەختەیشی ڕقدا ئەنیشت و جاری وایە هەنێک گەنجمان هەیە لەگە ڕێزمە بۆ موشێ بە هەتیوی مەکتەب تاواکات و کاسبی مەکتەب تاواکات بەڵام دوایی سێرەکان نەتیجەیەکی هیچ و تاعین نابێت وەکە تاعینیش بێمانی 200 نامەعاشەتی خۆی لە ڕاستەکەی بێ موچەکە لە ئاسی تاعینەتەکەیان نیەوەی ڕاستی بێ بەڵام من ئەبینم لێرە ئەبینم نیمچە لەوێ لە ئەوروپا سۆشیال هەیە لێرە ئەبینم هەستەکەم لێرەش نیمچە سۆشیالێک هەیە نیمچە باوایە زین بۆچیڵم ئێستا من ئەتوانم بڵێم وەرم تابعی بڕۆ مقابلەی زیاتر لە 100 کەسکە لەو 60 تا 70 موچەی هەیە ئەتوانم بڵێم ئەوەی تەقاعود بێت تەقاعدەوەی دایرە بێ دایر من وەرە متابعە بکە لەو بازاڕەکە خۆڵگە سوڵێتەوە لە 100 تا 60 ئەتوانم 50 بڵێم بۆ 60 موچەی هەیە موچە نیمچە سۆشالەکە بەڵام من گلەی لە حکوومەت لێرە لەوەیە موچەکە بە یەکسانی دابەش نەکراوە بەڵێ ئەگەر ئێمە تەکنۆلۆژیا وای لێ کردوین کە تەمەڵی کردبێتین لە ژیانە ئەی ئەوروپا خۆیان تەکنۆلۆژیایشان بەکارهێنا و بە بەرهەمیان هێنا و دروستیان کرد بەڵام ئەوان تەمەڵ نەبوون ئەتوان هەموو جۆرە کارێ بکەن ئەگەر خەتای حکوومەتە یاخود دەسەڵاتداران لەم وڵاتەیە خەڵکی تەمەڵ و یاخود بێهیوا کردووە ئەڵین ئەی ئافرین حکوومەت کە میلەتێک ئاوا لێ بکەیت ئەگەر خەڵکەکە خەتای خۆیەتی تااقەتی نەماوە لە ژیانە بۆ نمونە لە ماڵەوە تااقەتی نییە خۆی پەرداخی ئاو بێنێت ئەڵین ئەی ئافرین ئینسان کە تااقەت نەماوە خۆ پەرداخی ئاو بخۆیتەوە لە کۆتایی هیواخوازین ئەم میلەتەمان ئەم وڵاتەمان چالاشی بۆ بگەڕێتەوە زینەتی بۆ بگەڕێتەوە زۆر جار کە بە ڕێگا ڕووین هەست بە هێواشی یاخود هەست بەوە ئەکەین لەم وڵاتی ئێمە زیندوێتی بوونی نییە ئەپرسین بۆ هیوادارین لە داهاتوە وەڵامیشی باشمان بیرێتەوە تا بەرنامەی داهاتوو کاتێکی شاد یەکترێبین و خواتان لەگەڵ